سەحەر سەر کۆبیانتان باشەوە باسی بۆنتانە کرد منیش لێرە بۆنی قەل و قازەکەم بەڕاستی من خۆم ئاسوودەم بەم بۆنە لەوانەیە خەڵکە بێ حەز بە بۆنەکەی نەبێ ئێرە بازاڕی پەلەوەرفرۆشانی کەرکووکە ئەو بازاڕەیە کە بۆ بازارێکی سەرەکی بۆ دەستکەوتنی خەل و قاز هەم بۆ کەرکووک و هەم بۆ پارێزگەکانی هەرێمی کوردستانیش بۆ سلێمانی و بۆ ناوچەکانی دیکەش ئەمڕۆ هەرچەنە ناوەڕاستی هەفتەیە عادەتەن ڕۆژانی جومعە ئەم بازاڕە جممەی دێ لە خەل و قاز و مریشک و کەڵەشەری خۆمانە بەڵام ئەمڕۆ یعنی وێڕای کە ناوەڕاستی هەفتەیە عادەتەن ناوەڕاستی هەفتان بازاڕە کەمێک چۆڵە بەڵام ئەمڕۆ بینیم پەلەوەرێکی زۆری تایە ئەمەش هەستەکەم دوایەوەیەکەوە وەرزی سەرما دەستی پێ کردووە باران شەپۆلێکی بارانبارین ناوچەکەی گرتوتەوە کاک بەختیار یەکێکە لە فرۆشیارانی ئەم بازاڕە کاک بەختیار سڵاو لێبێ سڵاو لە بەڕێستان ئەمڕۆ باسەکەمان باسی قەل و قاز و مراوی و ئیتر پەلەوەرە خۆماڵەکانە لە دوایان بارانە چی گۆڕانکاریەک لە خواستی هاوڵاتیانە دروست بووە لە سارەکەی گۆڕانکاری دروست بووە پێشەکی سڵاو ڕێزمەیە بۆ بەڕێستان و کەناڵەکەتان ئەم بارانێکی باشباری ئەلحەمدوللا و ڕەحمەتی خوای گەورەیە دووەم شت ئەم بەران تاسیرێکی لە بازار هەفتەی پێشوو بازار یەکجار مردوو بوو بەڵام ئەم بەرانە ماشەڵڵای لێبێ بەرانێکی بەڕەحمەت باری تاسیرێکی لە بازارەکە کە بەران باری بازار هەمووی کرایەوە خەڵک دێت داوای قاز و داوای قەل و داوای کەڵەشێر بکات بەڵێ هەر دەستش ناکەوێ ئەم بارانە ماشەڵڵا وای کرد کە قاز پێش هەفتەیەک هاتم فرۆشارەکان گلەیان هەبوو یانوت بەرەمەکانمان نافرۆشتە بەڵێ وا پێتە لێم هەفتەی پێشوو بەبوونی ئەم بارانەوە کە نەبوو بازار مردوو بوو بەڵام ئەم بارانە کە باران باری ماشەڵڵا قاز و قەل و کەڵەشێر ینی سعری یەکجار بەرزەوە بوو ساری بەرزەوە بۆ بچەم بۆ منە ئەم قازانە ئێستا ساریان سنێکە من ناتوانم قازێکی وا بچەم ئێستا چەند کیلۆشی هەیە خۆی بەعام 4 کیلۆ بەسەرەوە خەڵک ڕەغبەتێکا و زۆربەی 4 کیلۆ بەسەرەوە سەرە بڕێ بەڵام خۆی قاز ئەگەر بۆ سەربڕین 3 کیلۆ بەسەرەوە خەڵک هەیە سێرەکەی ئەمە ئەو خەڵکانی کە شارەزان پێیان وایە 3 کیلۆ زۆر باشە خۆی شارازەکەی چیە ئێمە وەکو جانباز دوکاندار ئەزانین بەڵام خەڵکیە لەنە با 4 کیلۆ بێت 4.5 بێ جیاوازیە چییە ئەخەسە بۆ پێتە لێم خۆی عینەنا قاز 3 کیلۆ خەڵکەیە سێرەکەی بە گوێرەی خۆی 3 کیلۆ سەرە بڕێ هەیە ئەلێ حەزب بە سێونیوە هەیە لێ 4 کیلۆ بەسەرەوە مەوێ 4 کیلۆ بەسەرەوە گرانە کیلۆی 10,000 ئێستا کە مای فرۆشین 4 کیلۆ بەسەرەوە 10,000 سێونی کیلۆی 9,000 سێ و ڕۆبع سێونی کیلۆی 9,000 من کەڵەشێری خۆماڵیە بینم لێرە قەلە بینم لای تۆ دانراوە ئەمانە نرخیان چەندێکە ئەوانە مریشکی کوردیە هێرکەکەر خەڵکەی بە جوتی 25,000 داری بە 13,000 ئەوەنە سعرێتی کەڵەشێرەکان 2 کیلۆ بەسەرەوە کیلۆی 9,000 2.5 و 3 کیلۆ بێ چەنێ گەورە بێ گرانترە عینی کیلۆی 10,000 قەلیشت لا دەسەکەی بە هەماشەوە نرخی قەل چەندێکە قەلی سپی بەچەنە قەلی سوور بەچەنە قەلی ڕەش بەچەنە ئێستا گۆڕانکاری نرخەنە نایە جیاوازی هەیە ئازانی چۆن ئێستا ئەو قەلە سپیە سوور بێ خەڵک حەزی پێێتی بەعام خەڵکی سێمانی حەزی بە قەلی سوورە بەڵام عینەنە تۆ سێری ئەوەکە کە خرتە ئێستاکە بۆ نمونە هەیمە ئەو سوورم هەیە بارە کوێ 13,000 6 کیلۆ نیوە ئەوە 7 کیلۆ نیوە خرتە ئێستاکە بۆ نمونە لەچی دیار ئەمەی قاچی ئەمەی قاچی ئەوە خرتە ئەوە 3 ساڵانە ئەوە ڕیشێتی ئەوە ڕیشێتی خرت بێ چەنە خرت بێ ئەو سیمەی زیاد دەرەچێ جیاوازی نرخیانە هەیە لەگەڵ سوور و ڕەش بەڵێ جیاوازی نییە ئێستا وەکو ئێمە ئەگەر خرت بێ کیلۆی 16 و 16,000 خرت بێ 7 کیلۆنی و 8 کیلۆ بەڵام ئەگەر بار بێ ئەگەر سوور بێ ئەگەر سپی بێ ئەگەر ڕەش بێ کیلۆی 13,000 باسی ئەوەت کرد کە خەڵکی سلێمانیش دێن لێرە بازاڕەکەن ئەمانەکەی دن زیاتر ڕۆژانی جمعەیەوە پێم وابێ بازاڕەکەی ئێوە زۆرینەی پشت بە سەولێر و سلێمانیە بەست بەڵێ خەڵکی سێمانی زوو دێن بۆ ئێرە ئێمە معمیلمان هەیە سێرەکەی کاتان کەمترە نرخەکەمان بەڵێ نرخەمان کەمترە بە لە چاوی هەولێر و سێمانی
ئەی چۆن ئەی خەڵکی سێمایی بۆ دی لێرە ئاکرێ لێرە هەرزانترە لێرە بە پێی ئەوەی کە دێیەکان زۆرە لە با بڵین دبس حەویجە لای تکریتەوە لای دووزەوە ئێمە دێمان زۆرە خەڵکی زۆر دێنێ تێگەی بە پێی ئەوە کە زۆرە لای ئێمە لە سێمانی ئەوەنە بەخێوکەران نییە دێن لێرە ئەکڕن بازارانش گرانترە بەڕێزن سەرچاوم بەڵێ سەرکۆ سەحەریانی ئەمە بازاری کەرکووکە کۆمەڵێک فرۆشیار لەم بازارە هەن یعنی بەتایبەت لەم چەند ڕۆژەیە لەم سێ ڕۆژەیە خواستێکی زۆر کەوتوتە سەر بازاری قەل و قاز و مراوی و کەڵکی ئەنی دوایەوەیەوە ئەمبار شەکۆ لە بارانباری نەکەرکووک و ناوچەکەی گرتەوە و کەمێک کەشەوە بەرەو ساردبوون ڕۆشتە بەڵێ دەست خۆش کاروان بێگومان لەگەڵ ئەوەی کە ئەم خواستە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی تە بەرەو سەرما ئاڕۆین ئەو کەسانەی کە ئیتر قەلیان هەبووە قازیان هەبووە بە خێویان کردووە ئێستا کێشەکەی زیای کردووە کاتی ئەوەتی بیفرۆشن هەندێک کەسیش هەیە حەزی لێ ئەڵێ لێرە و ئەچم بۆ منتیقی ڕانێ و قەڵاتزیێ ئەوانە لەوێ قازوقەل لەوێ هێنن ئیتروانێ ئەوش بە خۆی تایبەتمەندی بێ ئەندێک کەس وەکو بە ڕێزە ئاماژەی پێیا لەوانەیە لێرە بچێ ئەڵێ لە کەرکووک قەلێنم هەم قەلێکی باشە و کێشێکی باشیشەیە هەم هەرزانتریشە یعنی ترمە لە ناو خەڵکە ئەم بابەتانە لێگەدرێتەوە تۆ قەل چۆن دروستەکە تۆ ماشەڵڵا و لێ بەدەسانێک خۆی قەل و قاس خۆی خواردنێکی تایبەتە باشە زۆر قاس ئەگەر بیتە سەر قاس با قاس باسکەین قاز یەکسەر لێ نانرێ ئێستا قاس ئێستا خۆیان زۆربەی شوێنەکان خۆیان چاچێکەکە قەسابخانەکانێتی هەڵیەگرن بۆ ماوەی چەند ڕۆژێکی خەنم جەمیدەوە بۆی بیبەستێت باشە بووی ئەو گەشتی زیاتر توو بێتەوە ئەنج دوای ئەوە توانی بڵێ قاس جایەکێکە لەو خوانانەی بێت زۆر بە باشی لی بزن بووی بۆ نەبێت ئەو نەبێت من دایمە و مەقەل و قاز ئەگەر ئاوەکەی بەقەر یەک ژێر پیاڵە بوو ئەو بزانە خواردنێکی باشە جاکە قەلێ خوارد ئاوە دەست لینجی نەیگرت ئەوە قەل نییە ماڵە ئاوان بێ قەلێ بکڕە ئەم داوەتمان کە بابین بەسەر ئەم هەموو تۆ واسفەکەی ئیشەڵڵای ئەمە بتوانی خۆی ئەوش دڵنیابی بزانی لەکوێی ئەیکڕی چۆن بەخێوکراوە ئەوە زۆر گرنگە